لە حاڵەتێکی دەگمەندا لە کۆیە هاوڵاتیەک دڵی لە لێدان ئەوەستێت و ژیانی بۆ دەگەڕێتەوە. بەشێک لە خاوەن پێداویستیانی تایبەت موچەیان وەرگرتووە و ناڕازین. پێنج وێنیەکانیش لەو نوێنەرانەیان ناڕازین کە لە بەغدان. ئەم کاتتان باش و چەند هەواڵێکتان پێشکەشەکەم. لە حاڵەتێکی دەگمەندا هاوڵاتیەک لە قەزای کۆیە باری تەندروستی تێک ئەچێت و تا دەگەیەندرێتە نەخۆشخانە دڵی لە لێدان ئەوەستێت، بەڵام تیمە پزیشکیەکانی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید لەو قەزایە بۆ ماوەی نزیکەی کاتژمێرێک توانیان ژیانی بگەڕێنەوە ئاسایی خۆی. شەوی ڕابردوو ئەم حاڵەتە لە سنووری قەزای کۆیە ڕوویداوە. دکتۆر شێروان جەلال جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە ئەم هەواڵەی بۆ 1964 پشتڕاست کردەوە و ئاماژەی بەوەش کرد ئەم حاڵەتانە لە سنوورەکەیاندا زۆر نین. لە ماوەی 2 تا 3 ساڵی ڕابردوو تەنیا یەک حاڵەتی وایان هەبووە. وتیشی تیمەکانی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکە ماوەی نزیکەی سەعاتێک لە ڕێگەی DC و هەروەها CPR توانیان ئەم هاوڵاتیە ژیانی بۆ ئاسایی خۆی بگەڕێنەوە. باسی لەوەش کرد ئێستا دۆخی ئەم هاوڵاتیە دۆخی تەندروستیەکەی جێگیرە. دوایی چاوەڕوانیەکی زۆر لە ئەمڕۆ شەممەوە دابەشکردنی موچەی مانگی شوبات دەستی پێکرد. خاوەن پێداویستیانی تایبەت یەکێک لەو توێژانن کە ئەمڕۆ موچەیان وەرگرتووە، بەڵام ناڕازین ناڕزایی بە دوای خۆی داهێنا. ژنێکی خاوەن پێداویستی تایبەت بە 1964 وت 100,000 دیناری وەرگرتووە و باشی دەرمانەکانی ناکات. چەند نەخۆشیێکیشی هەیە. پیاوێکیش کە لەسەر کورسی کارەبایی دانیشتووە بە توان جەواڵێت پارەکە هێندە زۆرە، بار هەڵگرم بۆ گرتووە بۆ ئەوەی بیگوازمەوە بۆ ماڵەوە. گلەیی و ناڕزاییەکانی ئەم توێژە لەوەوە سەرچاوی گرتووە کە موچەی بەشێکیان بڕاوە کە بڕی موچەکەیان لە نێوان 100 بۆ 150,000 دینارە، بەڵام 50,000 دیناریان لێبڕاوە. سەبارەت بە هۆکاری لێبڕین و کەمبوونەوەی موچەی خاوەن پێداویستانی تایبەت سەرچاوێک لە دارایی سلەیمانی بە 1964 ڕاگەیاند ئەوان موچەیان کەم کردوتەوە. ئەوانەی موچەیان کەم کراوەتەوە موچەیەکی دیکەیان هەیە. لە قەزای پێنجوێن ناڕزایەتێکی فراوان لە بەرامبەر نوێنەرانی ئەو شارە لە پەرلەمانی عێراق دروست بووە بەهۆی ئەوەی لە کاتی خوێندنەوەی یەکەمی یاسای قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی مڵک و ماڵ لە سەردەمی ڕژێمی پێشووی بەعز باسییان لە پێنجوێن نەکردووە. خەڵکی پێنجوێن لە سۆشیال میدیاکانیان ڕخنەی تۆند ئاڕاستی ئەو نوێنەرانەیان ئەکەن کە لە هەڵبژارنەکاندا دەنگیان پێداون و دەشڵێن هیچیان بۆ سنوورەکە نەکردووە. زانا ڕەحمان قایمخامی قەزای پێنجوێن بۆ 1964 ئاماژەی بەوە کرد ئەوان وەک ئیدارە گلەیان لەو نوێنەرانە نییە، بەڵکو داواکاریان لەیان هەیە. بەو پێی خەڵکی پێنجوێن دەنگی پێداون. قایمخامی پێنجوێن ومێد دەکات حکومەتی عێراق خۆی ئەم واقعەی پێنجوێن ببینێت و کار بۆ قەرەبووکردنەوەی بکات، چونکە لە ڕابردوودا زیانی زۆری بەرکەوتووە دەشڵێت دەرکەوت کەسی دڵسۆزمان نییە. بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێک ڕائەکێشم کە چەند ڕۆژێک لەمەوبەر لە سنووری گەرمیان لە گوندێکی گەرمیان ئێسکا ئێسچێک دۆزرایەوە بەپێی ئەو وێنانەی ئەو ڤیددیوانەی کە بڵاو کراونەتەوە ئەو ئێسکەی کە دۆزراوەتەوە ئێسکی ئاژەڵێکی گەورە و زەبەلاحە. ئێمە هەر لە سەرەتا بە دوواداچوونمان بۆ ئەم ئێسکە کرد کە لە ئەنجامی بارانبارینێکی زۆر و شۆرینی خاکەکە ئەو ئێسکا دەرکەوتووە. دیارە تیمێک لەوێ کە گروپی چێودۆستانیان پێ ئەڵێن هەرزوو سەردانی ئەو شوێنیان کردووە. ئەو گروپە کاریان بە دیکۆمنتکردنی ژینگە و شوێنەوار و باڵندە و ئاژەڵەکانی ئەو سنوورەیە. دیارە لە پێرێوە ئەم ئێسکا لەلایەن زانکۆی سلەیمانی براوە بەبێ ئەوەی پرسوڕا بە شوێنەوار بکرێت. شوێنەواری هەرێمی کوردستان لە لێدوانێکدا ئەمڕۆ بە 1964 ڕاگەیان کاری لێکۆڵینەوە یاخود هەڵگرتنی هەر شوێنەوارێک لە پسپۆڕیەتی ئەواندایە. پێویست بوو هەر سەرەتا پرسوڕایەک بە شوێنەواری گەرمیان بکەن بۆ هەرنا بۆ هەڵگرتنەوەی ئێسکەکە. ئێستا ئەو ئێسکا لە زانکۆی سلەیمانیە لێکۆڵینەوەی وردی لەسەر ئەکرێ ئاخۆ بزاندرێ ئیچە ئاژەڵێکە، چونکە باس لەوە ئەکرێ کە گوایە ئەڵێن هەندێکیان ئەڵێن داینەسۆرە، هەندێکیان ئەڵێن فیلە، هەندێکیان ئەڵێن وشترا، بەڵام تاکو ئێستا یەکلا نەکراوەتەوە.
هەمومان چاوەڕێی ئەوە ئەکەین کە لە ئەنجامی لێکۆڵینەوەکان کە لە زانکۆی سلەیمانی لە ڕووی زانستیەوە بۆ ئەو ئێسکە ئەکرێتن بزانین چه ئاژەڵێکە و بۆ چ سەردەمێک ئەگەڕێتەوە. بۆیە سەرنجتان بۆ هەواڵێکی 1964 ڕائکێشم وردەکاری زیاتری تێدایە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن تا کاتێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.